بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على شفيعنا محمد رسول الله صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين. ما وساني برز خوشويست أورو إن شاء الله بحول قوتي خوي پروردگار دسنا ناو واني كاملة بشي كاملة علم أصول فقه بناو نشاني الأحكام الشرعية. ديارة أحكام الشرعية كان أصل لخوندني علم أصول فقه شقيشتن بو حكم شرعيانية بو أوي بزانين هرشتك لسر أو زويا كوا بقسمت من دبي لخواردن بي لخواردمن بي لهرسو كود بي لتعامل كردن لقل يقدي بي بو أوي بزانين خواي پروردگار أو شتيا أو كاريا أو خواردنيا كإنسان أنزام بدايان بيخوا يعني هرسو كوتي لقل بكا حلالة حرامة سنة واجبة مكروهة كام حكم لو حكمانية أو جدارة هدف ومبسي خوندني علم أصول فقه خوندني علم زانستي فقهشا بلام جیاوازی لنێوان یانسیە هەر یەک لەو دوو علما بە شێوازێک تەمەشا ئەو بابەتانە دەکا فەقیه کە لە فقهی ئیسلامی کە باز لەو بابەتانە دەکا ڕاستەوخۆ بڕیارەکە دەدا ڕاستەوخۆ دەڵێ ئەو شتەیە حرامە بەپێی ئەو بەڵگەیە ئەو شتە سونەتە بەپێی ئەو بەڵگەیە ئەو شتە واجبە بەپێی ئەو بەڵگە ئەدی ئوسولی چ دەکات ئوسولی زەوابت و قەواعیدی بۆ ئەو فەقیهە دادەنێ بۆ ئەوە بزانی چۆن بڕیاریدا لەسەر ئەوەی کەوا ئەو شتە حەلالە چۆن بڕیاریدا لەسەر ئەوەی کەوا ئەو شتە سونەتە یان واجبە یان مەکروهە کەواتە ئیشی ئوسولی دانانی نەخشەکەیە بۆ حەلال و حەرام لەبەرەوە ئێمە کاتێک دەستە ناو حکومە شەرعیەکان کە دەڵێن نالین ئەو شتە واجبە نالین ئەو شتە سونەتە دەڵێن چۆن بزانین ئەو شتە واجبە سونەتە حەرامە مەکروهە ئوسولی تێدەڵێت ئەگەر وهاتوو هەر شتێک ئەو مەرزانەی لێ هاتەدی ئەو قەواعید و زەوابتانەی لێ هاتەدی ئەوە حەرامە ئەگەر ئەوەی لێ هاتەدی ئەوە سونەتە ئەوەی لێ هاتەدی ئەو واجبە کەواتە ئەو قەواعیدانە کە دادەنێ بۆ ناسینی حەلال و حەرام و حکومە شەرعیەکانی تر فەقیه تێ چ دەکات پێش ئەوە بشتە ناو سەرچاوەکان بە تایبەتی کتاب و سونە ئەوە کە سەرچاوەی ئەسڵین اینجا ئەو نۆ سەرچاوەکەی تریشکەوە سەرچاوەی تەبەعین پێکەوە تێ چ دەکات ئاشنا دەبی شارەزا دەبی بەو زەوابت و قەواعیدانە کە لە دەستیدایە بە ڕێگای ئەو قەواعیدانە دەشتە ناو سەرچاوەکان ئەو کات بڕیار دەدا دەڵێ بەڵێ بەپێ ئەو قاعیدە ئوسولیە من هەلسوکەوت و تەعاملم لەگەڵ ئەو سەرچاوە کرد لە بۆم دەرکەوت ئەو بابەتە سونەتەیان ئەو بابەتە واجبەیان ئەو بابەتە حرامە و تاوەکو ئەخیری جا ئەو حکومە شەرعیانە بەڕێزان ئێمە لە ڕوو ئوسولیەوە کە دەخوێنین دەبتە چار بەش بەشێکیان خودی حکومەکەیە ئایا حەلال حەرام واجب سونەت مەکروه مباح بەشی دووەمین ئایا ئەو حکومە لەلایەن کێوە تێ لەلایەن حاکمەوە تێ ئایا حاکم کێیە بەشی سێمین پێی دەگوترێ المەحکوم فیه یعنی کارەکە یعنی فیعلەکە بەشی چارەمینیش المەحکوم عەلەیه ئەوەی کارەکە و فیعلەکە ئەنجام دەدا کەواتە مکەلەفەکەیە بینە ناو بەشی یەکەمین کە پێی دەگوترێ الحکم حکم لە ڕووی زوبانەوە پێی دەگوترێ المەنع منع نالێ حاکم لۆ حاکم و حکم و ئەوانە کە مشتەقات یەکەن منعی زوڵم دەکا منعی نادادپەروەری دەکا کەواتە لەبەرەوەی دەڵێ حکمی کرد لەسەر فلان شەخصە یعنی منعی کرد تەجاوزی ئەو کارە ناڕەوایە بکە ئەوە لە ڕووی لوغەوە ئەدی لە ڕووی ئیستیلاحیەوە هو خطاب الله تعالى المتعلق بأفعال المكلفين بالاقتضاء أو التخيير أو الوضع حكم سيا خطاب الله يعني قسي خواي پروردگارا برياري خواي پروردگارا كبسرايتو بسه بأفعال المكلفين إما لو أنا كم ذا قوتمان شريعتي خواي پروردگار بريتيا لسيبش بشك بيرباور عقيدة بەشێک ئەخلاق و ڕەوشتە بەشێکیان کردەوەیە لەبەرەوە لێرە مە بەسمان باسی فقه و ئوسولە دەفەرمێ هەموو خیتابێکی خوانە چونکە هەندە خیتابی خوای گەورە جەلە جەلالوهو پەیوەندی بە عەقیدەوەیە لەناو قورئان یان بە ڕێگای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مەبەسمان ئەوە نییە هەیە پەیوەندی بە ئەخلاقەوەیە مەبەسمان ئەوە نییە بەڵکو مەبەسمان بە ئەوەیە المتعلق بێچێ بئەفعال
والأفعال بكارو كردا وكان شيء المكلفين لوغوتي مكلفين يعني كوابي أوي مكلف نبي أو بريارانا نايقرتوا شيء تا من دالا أوش مكلف نية إنز أو حكمة شرعياني خواي پروردگار با سيزور خواي پروردگار آراستي بندكاني خوي دكا يان بالاقتضاء وشيء اقتضاء للزبان العربي يعني داوا كردن جا داواکاریەکەی خوای پەروەردیگار یان بە ئەنجامدانی ئەو کارەیە بەیان بەواسیدان لەو کارەیە ئەگەر بڕیارەکەی خوای گەوران داواکردنەکەی خوای پەروەردیگار بۆ بەندەکانی بە ئەنجامدانی ئەو کارەبی یان دەبێت بە واجب یان دەبێت بە سونە ئەگەر داواکردنەکەشی بەواسینان لەو کارە بێ یان دەبێت بە مەکرۆه یان دەبێت بە حەرام کەواتە ئەوە چار حکومان لە چ وەرگرت بالاقتضاء دوای ئەوە دەفەرمێ ئەوی تەخیر خطابي خواهي ورا بشي شي تخير معناه سيا وكوبلين ترازو كبي أو لا واجب السنة بي أو لاش حرام ومكروه بي ناور راس تكاي وكو بارسنجا جواي هردو للرادة قريب يدا قتري مباح كذا لي مباح يعني نا حلالة نا حرامة نا سنة نا واجبة العفو نا واجبة نا حرامة نا مكروهة نا بابلين سنة شاء أدي لو ناور راسي سيا شتشي مباح ئەوە بووچێ بە پێنج حکم کاتە ئەوە پێنج حکممان لۆ دروست بوو یەکەمینیان واجب دوایەوە سونە ئەوە داواکردنە بە ئەنجامدان سێمین حرام چارەمین مەکرۆه ئەوە داواکردنە بەواز لێهینان لە ناوەڕاستیان شتێکمانەیە پێی دەگوترێ مباح کاتە ئینسان مخەیەرە بە ئەنجامدانی و بە ئەنجام نەدانی زانانی ئوسولی فقه گوتیتیان ئەو پێنج حکمەیە ڕاستە دوانیان داواکردنە بە ئەنجامدان دوانیانیش داواکردنە بەواز لێهینان ئەوەی ناوەڕاستەکە ئینسان ئازادە بەڵام لە حەقیقەت و ڕاستیدا شارع خوای پەروەردیگار پێی خۆشە ئەو ئەنجام بدەیت چکە حەلالە قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق قل هي للذين آمنوا في الحياة الدنيا خالصة يوم القيامة أستو آزادي برز دخويا ناخوي ئازادی گەشت دەکەی یان گەشت ناکەی ئازادی مەسەل بابلێن بۆ نمونە دەچیە فلان جێگایە خۆت ناچیە فلان جێگایە بەڵام شارع دائیمەن پێی خۆشە ئەو شتانە ئەگەر مباحیش بی ئەتۆ ئەنجام بدەیت چونکە خوای پەروەردیگار پێی خۆشە نیعمەتەکانی خۆی ببینی لە سەر بەندەکانی خۆی لەبەرەوە زانایان گوتیتیان ئەغلب زاروا دەبی مباحیش جێبەجێ دەکرێت دەکەوتە زمنی کە ئەنەما بابلين بەشە داواکردنەکە لەبەر ئەوە تێکەڵاویان کردیە لەگەل یەک هەر پێنجان ناوەیشیان لێنایە گوتیتیان الأحكام التەکلیفیە تەکلیف بە ئەنجامدان یان تەکلیف بەواز لێهینان کەواتە ئەو پێنجە لە ژێر ناوەک جێگای دەبتەوە پێی دەگوترێ الأحكام التەکلیفیە یان الحكم التەکلیفی دوای ئەمە شتێکی دیکەمانەیە خطابی خوای پەروەردیگارە شارع بۆمانی داناوە ئەو پێنج حکمەیە تاوەکو جێبەجێ بکرێ پێویست بە تەواوکەریە یعنی دەڵێن ئەو کارەی تو کەی ئەنجام دەدەی دەڵێ هەتا ئەو شتە لێ بێتە دی ئەو کارەی کەی ئەنجام دەدەی ئەگەر ئەو مەرجەی لێ هاتە دی باشە ئەو کارە مەرجەکان و هۆکارەکانی لێ هاتە دی بۆ ئەنجامی نادەی لەبەرەوەی بربەستەکەیە مانعەکەیە کەوابی شارع سێ شتی دیکەشی دانایە یەکیان پێی دەگوترێت سەبەب یەک پێی دەگوترێ شەرت یەکیش پێی دەگوترێ مانع ئەو سێشتە بۆ چییە بۆ تەواوکەری پێنج حکومە سەرەکیەکەیە ناوی لێنرا لە ڕووی ئوسولیەوە الحكم الوضعي یان الأحكام الوضعية حكمی وضعی معنای چییە یعنی وضع یعنی دانراوە یعنی ئێمە دەڵێن ئێستا خوای گەورە حکمێکی دانا لە سەرمان واجبە پێی دەگوترێ بەڕۆژووبوون ئەوە چه حکمە حکمێکی تەکلیفیە بەڵام لە عینی کاتە ئەو بەڕۆژووبوونەی بەستایتەوە بەهاتنی مانگێک پێی دەگوترێ مانجە ڕەمەزان کەواتە مانجە ڕەمەزان هۆکارە بە واجببوونی ئەو عیبادەتە هەتا ئەو مانگەنێ ئەوە واجب نابی لەبەرەوە بەڕێزان زانانی علمی ئوسولی فەقە دەڵێن سەباب یان مەرج یان مانع کە ناوی لێنرایە الحكم الوضعي ئەوە لە بۆ چییە بۆ تەواوکردنی حکمە تەکلیفیەکانە جا بابین بەڕێزان ئەو هەشت بەشەیە یەک بە یەک ئینشاءڵڵا بە سەریعی بخوێنین لە چ ڕووەکەوە لە ڕووی ئوسولیەوە یەکەم زاربینە سەر بەشەکانی حکمی تەکلیفی یەکەم بەشمان پێی دەگوترێ الواجب واجب چییە
پێناسەکەی دەکەین و دوایە قاعیدەکەی ناسینی واجب باز دەکەین. واجب ئەوەیە هو ما طلب الشارع فعله على وجه اللزوم. واجب بەو شتە دەگوترێ کە دەڵێن شارع بەڕێزان یعنی مشرع، یعنی ئەوەی شەرعی داناوە. طبعا ئەوەی شەرعیشی داناوەی چێیە؟ الله جل جلاله بالمباشر کە بەڕێگای قورئانە، یان بالواسطە کە بەڕێگای پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام، ئەویش پێی دەگوترێت سونە. ئینجا دەفەرمێت چییە؟ ئەو شتەیە واجب کە شارع داوات لێ بکە على وجه الحتم والإلزام، يعني دەبێت ئیلا ئەو کارە ئەنجام بدەیت. بەڵام لەوانەیە پرسیار لۆمان دروست دەبی دەڵێن باش ماوەسە کوو بزانین ئەوە على وجه الحتم والإلزام. ئێمە دەڵێن لە ڕووی شەرع ئوسولیەوە زانانی علمی ئوسولی فەقه بە فەقیهی دەڵێن تا بزانی ئەوە واجبە یان واجب نییە، بڕۆ تەمەشای قورئان بکە، فەرمایشتەکانی پێغەمبەر بکە عەلەیهی السەڵات وەسەلام. ئەگەر دوو مەرزیان لێ هاتەدی یان یەک لەو دوو مەرزیان لێ هاتەدی ئەوە واجبە. جا وەکو باسم کرد مامۆستایان، زانانی علمی ئوسولی فەقه دەڵێنە فەقیهی پێش ئەوەی بچێ ناو سەرچاوەکان دوو نیشانە هەیە، دوو قاعیدە هەیە، بەو دوو قاعیدەیە بڕۆ ناو سەرچاوەکان بۆ ئەوی بزانی واجبەکان کامەنە. هەر کاتێک یەک لەو دوو قاعیدەت هاتە پێش، ئەوە بڕیار بدا لەسەر ئەو بەڵگەی کەەوە ئەو بەڵگە باسی چ دەکا ئەو شتە واجبە. یەکەمین شت سیغەت الئەمر المجەڕەدە. لە هەر جێگایەک ئەگەر سیغەی ئەمرت بینی، ئەمر یعنی فەرمانەکە ئەمر بوو لە قورئان یان لە ناو حەدیث، بە ئەمرکردن بە شتێک بوو بزانە ئەو شتە واجبە. بەڵام ئاگامان لێبی دەڵێ ئەلئەمر المجەڕەدە، مجەڕەد یعنی ڕوت، یعنی ڕوت بی لە قەرینە، یعنی شتیدی پێ نەبەسرێتەوە، بڵێ ئەو کارە ئەنجام بدە ئەگەر نەلێ ئەگەر ئەو ئەگەرە لەگە نەبوو، یان ئەگەر ئەو سیفەتانەی لێهاتەدی ئەوە نەبی، هەر ڕاستەوخۆ بڵێ ئەو کارە ئەنجام بدە، ئەوە پێی دەگوترێت چێ؟ صيغة زاراوە و لەفزی مجرد. هەر وەکو خۆی گەورە دەفەرمێ وأقيموا الصلاة وآتوا الزكاة وأقيموا فعل أمرا. ئەمەش لە پێشەشیەکەش گوتمانێک لە قاعیدەکان دەفەرمێ الأمر يفيد الوجوب، دلالة لسر واجب بودك وآتوا الزكاة أوش ديسان أمرا، إذن الزكاة واجبة. أو خالية كمين نشاني دوامين ترتب العقاب على ترك الفعل. ئەگەر وهاتوو سزایشی قورس دانرابوو بۆ ئەنجام نەدانی ئەو کارە، ئەوە نیشانەی ئەوەیە ئەو کارە ئەوەندە گرینگە، طبعا دەگاتە حەدی واجب لەبەر ئەوە خوا گەورە ئەو سزا قورسەی دانایە. ئەگەر نا سزای قورس وادانانرێ بۆ چونکە سونەت ئەگەر ئەنجامی بدەی خێرت پێدەگا، ئەنجامیشی نەدەی گونەحبار نابی، کەواتە مەکرۆه ئەگەر بیکەی گونەحت ناگاتێ، بەڵام ئەگەر لەبە خاتری خوا واز لێبینی خێرت پێدەگا. ئەدیس ئەو سزایە معنای چییە؟ کەواتە دیارە ئەو شتە زۆر گەورەیە. لەبەرەوە دەلێ هەر کاتێک پێت بڵێ ئەگەر ئەوەی ئەنجام بدەی ئەو سزا گەورەیە لە پێشتە نیشانەی ئەوەیە ئەو شتەیە واجبە. هەر وەکو خۆی گەورە دەفەرمێ والذین یەکنیزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم. ئەوانەی زێڕوزی کۆ دەکەنەوە، اینجا سەدەقە و زەکاتی مالی خۆی گەورەش لێ دەرناکەن، ئەوە مزجێنیان پێ بدە بەچێ؟ بە عەزابەشی زۆر سەخت، ئەلیم نەک ئیلا عەزابەک، بە سیغەی مبالەغە هاتیە، یعنی عەزابەکە یەکجار عەزابەشی قورسە. ئێکەوابی عەزابەشی قورس بۆ شتێک دانرابی، ئەوە دەلیلە لەسەر ئەوەی ئەو شتەیە مادام ئەنجامی نەدەین کەواتەوە واجبە. طبعا دوو زاراوە شەیە ئەگە هەرەوە بە سەریعی بڕۆین زاراوەی واجب و فەرزەیە. طبعا لە لای جمهوری عولەمایان مەذهبی ئیمامی مالیک و شافعی و ئەحمەد ئەو دوو شەیە دەڵێن متەرادیفە، یعنی هەم بلێ واجبە هەم بلێ فەرزە، هیچ ئیشکالمان نییە. بەڵام لای حەنەفیەکان ئەوان دەڵێن نەخێر، جیاوازیەشی هەیە. واجب و فەرز ڕاستە هۆردووشیان بە سیغەی ئەمری مجەڕەدا، ڕاستە هۆردووشیان بە دانانی سزایشی قورسە لەسەر ئەگەر ئەنجامی نەدای، ئەوە دەلێ لێرە لەگەڵ جمهورین. بەڵام دەلێت لە جێگایەک لیان زیادە بینەوە، ئێمە ئەو بەڵگانەی لەسەر ئەو بابەتە تێ تەمەشای بخودی بەڵگەکە دەکەین. طبعا ئەگەر بەڵگەکە بە قەطعی بوو ئەوە پێی دەڵێن فەرز، ئەگەر بەڵگەکەش قەطعی نەبوو با صەحیحیش بی ئەوە پێی دەڵێن واجب. یعنی ئەگەر بەڵگەکە بە حەدیثی متەواتر هاتبوو بۆ نمونە ئەوە فەرزە،
بەڵام ئەگەر بەڵگەکە بە حەدیثی ئاحاد هاتبوو ئەوە پێی دەڵێن واجبە. یعنی کەواتە ئەوان جیاوازیان لەگەڵ جمهور بەس لەوەیە لە ڕووی بەهێزی و بە قووەتی واجبەکە کە ئەنەما مەرتەبەشی لە بۆ دادەنێن کاتێکە گوتمان فەرز یعنی اهتیمام و بایەخی زیاتر پێ بدە. ئەگەر گوتمانیش واجب ئەوە لە بایەغدان لە خوارەوەی فەرزەکەیە. زانان دەڵێن جیاوازیشی دیشەیە لە لایوان ئەگەر ئەوەی ئینکاری فەرز بکە کافر دەبی بەڵام ئینکاری واجب بکە کافر نابی باعتیبار على ئاساس بە بەڵگەی زەنی واجب بووە ئەویدی بە بەڵگەی قەطعی واجب بووە ئەوە بابەتێکی درو درێژە ئەوەندا کافیە بە زەکو زانیاری و معلومات بزانین. هەندێک دابشکردنی واجب هەیە ئەوە لەسەر ڕێناوەسین دوایە جەنابتان خۆتان دەتوانن مطالعە بکەن یعنی هەمووی هەر واجبە بەڵام واجب دابشکردنی لەسەر ئەساسی کاتی جێبەجێکردنە واجبمان هەیە مەسەل بۆ نمونە مقەیەدە بەکات هەیە مقەیەد نییە بەکات واجبمان هەیە لەسەر ئەساسی وەکو بڵێن بە پێوەرکردنی هەیە پێوەر کراوە مەسەل ئەوەندە هەیە پێوەر نەکراوە یعنی بێ سنوورە چەندی خێرەکەی دەکەی ئەتو ئازادی واجبمانە لەسەر ئەساسی ئەوەی ئایا هەموو تاشی مسلمان واجبە ئەو کارە ئەنجام بدا یان بەشێکیان لێ جاگەر بڵێ واجبی عینیە ئەوە واجبە لەسەر هەمومان وەکو نوێش ئەگەر بڵێ واجبی کیفائیە ئەوە کەسانێک ئەنجام بدەن لەسەر ئەوانی تاوانەکە لا دەچی وەکو نوێژی مەسەل جەنازە وەکو مەسەل قەزاوەتکردن وەکو غەزا و جیهاد کۆمەڵە کەسانێک دەچن ئەگەر لەو زیادە ئەوەندە بەش بکە ئەوانی دی نەچنیش تاوانبار نابن نوێژی جەنازە مەجموعەک بکەن ئەوانی دی نەشیکەن ئەوە تاوانبار نابن. اینجا واجبمان هەیە لەسەر ئەساسی با بڵێین خودی ئەو شتەیە مەطلوبە ئەنجامی بدەی یان ئەتوو ئازادی لە نێوان چەند واجبەک کە پێیوە دەگوترێ مەسەل واجبی معەیەن بێ تەخیرکردن دەبی لە ئەوەی ئەنجام بدەی هەندە واجبیشمان هەیە واجبە بەڵام تو مخەیەری چ حەزت لێ ئەوەی ئەنجام بدە چ حەزت لێ ئەوەی تر ئەنجام بدە ئەوە دەکرێت دوایە خۆتان ئینشاءڵڵا مطالعەی لێ بکەن. حکمی دووەمینی بەڕێزان بەشەکانی حکمی تەکلیفی پێی دەگوترێ المەندوب. مەندوب چییە؟ هو ما طلب الشارع فعله من غير إلزام ئەوەیە ئەوەی شارع داوامان لێ دەکا کە ئەمە ئەنجامی بدەین بەڵام مولزەم نین پێی کە دەڵێن مولزەم نین پێی یعنی ئەگەر ئەنجامی بدەین خێرمان پێدەگا بەڵام ئەنجامی نەدەین گونەحمان پێ ناگا. ئەویش یەک نیشانەی هەیە بەڕێزان نیشانەکە چییە؟ نیشانەکە ئەوەیە بە سیغەی ئەمر ئەو شتەمان داوا لێ بکرێ بەڵام لەگەڵ سیغەی ئەمرەکە قەرینەکە بی ئەو داواکردنە قسەک سست کاتەوە شل کاتەوە. جا قەرینەکە بەڕێزان جاری وا دەبی ئاگاتان لێبی کە دەڵێن قەرینە مەرزنیە ئیلا لەگەن نەفسی ئاەت بێ جاری وا دەبی لە ئاەتێکی دیە جاری وا دەبی لە حەدیسەکە جاری وا دەبی لەوانەیە قەرینەکە زانای مشتهید دەبی ئەوەندە زیرەک بی خۆی ئیستینبات بکە یعنی بڵێ خوای گەورە ئەوەی ئەو مافەی دایتە ئادەمیزاد چۆن لەولایە ئەو مافەی پێداوە لەولایە پێی دەڵێ ئەو کارە ئەنجام نەدا هەتەمەشاکە لەبەرەوە قەزیەی بڕیاردان و حکومدان ئەوەندە شتێکی هاسان نییە یعنی مشتهید بەلایانی کەم دەبی ئاگاداری لە هەموو ئەو بابەتە ئەو ئاەتانە هەبی بە تەفسیرەوە لەگەڵ ئەو حەدیسانە شەبی بە سیحەت و ضعفەوە کە پەیوەندی بە شتا حکومە شەرعیەکان وەیە بەلایانی کەم ئەو بە ئەضعف الئیمان ئەگەر نا چۆن دەزانی ئەوانە هەمووی لێک بلاتەوە نابی بڵێ وەڵا ئاەتێک بخوێنی ئەو ئاەتەوا دەلێ لەوانەیە ئەو ئاەتە تەفسیری لە شێواز لە شوێنێکی تر بە شێوازێکی دی هاتیە ئەوە عامە لەوێ تەخسیس کرایە ئەوە مطلقە لەوێ مقەیەد کرایە لەبەرەوە دەبی ئاگامان لێبی. جا نمونەک لەسەر ئەوە بینین خوای پەروەردیگار دەفەرمێ دەربارەی قەرد يا أيها الذين آمنوا إذا تداينتم بدين إلى أجل مسمى فاكتبوه أي وكساني كوا إيمان دايرن أجر كاتك قرد قرداري كوتا نيوانتان بنيسن كوابي هاتا إيرا أو آياتا فاكتبوه أمرا والأمر يفيد الوجوب يعني نسيني قرد لنيوان خومان لا برتوك لا برق واجبة بلام لنفسي آيات خواهي كورت سلا فرمي فإن أمن بعضكم بعضا فليؤدي الذي اؤتمن أمانته بلام أجر متمانة بيكدبو أمن بولي للايت كوا قردك دينتا ولا كاتي خوي مشكلة نية بأمانتك يبود زيبك يعني كواتا أوا أمركي تلكرد سكر دولة سرمان يعني لوازبوني ناوا سر سنة كواتا نسيني قرد
ئەوە سنەتە واجب نییە بەڵام دەتوانم بڵێم ئەگەر متمانە و سیقە نەبوو لەو کاتی تێتەوە سەر حکم ئەسڵەکەی خۆی واجبە بۆ ئەوە لە فتنە و مشکلان دوورکەینەوە ئەوە واضح بوو قەرینەکە لە خۆی بوو نمونەشی ببینین قەرینە لە خۆی نەبی خوای گەورە دەفەرمێ فەکاتیبوهم ئین عەلیمتم فیهم خەیرا دەفەرمێ ئەی ئەوانەی کەوا سەیدەکانی عەبدتان هەیە ئێوە مکاتەبە لەگەڵ چێ بکەن لەگەڵ عەبدەکانی خۆتان بکەن ئەگەر هەز دەکەن دەزانن ئەو عەبدە مالی پێ پەیدا دەبی خەیر بێرە بە معنای مال هاتیە یعنی ئەگەر دەزانن ئەو عەبدە مەجالێکی بدەنێ دەتوانی بچی پارە کۆ بکاتەوە بەو پارە وردە وردە دەتوانی خۆی بکردەوە خۆی ئازاد بکە ئەوە مکاتەبەیان لەگە بکەن مکاتەبە گرێبەستەکە سەیدەکە بە عەبدەکەی دەلێ قیمەتی تو مەسەل 20 وەرەقەیە ئەگەر مانجێ بتوانی وەرەقەکەم لە بۆ بینی ئەوە پاش کە پارەکە تەواوی تو ئازاد دەبی بۆ خۆتیش مەسەل بڕۆ 3 سەعات ئیش بکە ئەویش دەلێ ئیشەکەیە من لە میانەیە و 3 سەعاتە دەتوانم وەرەقەک بینم لە بۆ خۆم ئەوە خوای گەورە دەفەرمێ ئەگەر ئەوها بوو ئەوە مکاتەبەیان لەگە بکەن باشە بە پێو ئاەتە فەکاتیبوهم ینی ئەمرە کەواتە هەر سەیدێک ئەگەر بزانی عەبدەکەی دەتوانی ئیش بکات و کە زۆربیانی جوان ئەدەبی مکاتەبەیان لەگەڵ بکە بەڵام بەڕێزان هات تەماشاکەن موجتەهید چ دەلێ لێرە دەلێ ئەوە واجب نییە سونەتە تەشجیع لەلایەن خوای گەورە لە بۆ سەیدەکان تا عەبدایەتی نەمینێ بە بەڵگەی چ ئەی موجتەهید دەلێ بە بەڵگەی ئەوە قەرینەکەیە ئەوە لە واجبووی دەردەکە قەرینەکە چییە دەلێ المالك حر في التصرف في ملكيته مالك خاوەن ملک ئازادە لە تەسەڕفکردن بەچێ بە مالی خۆی ئێستا تو ئازاد نی سیارەی خۆت بفرۆشیاننا خانەی خۆت بفرۆشیاننا ئێدەلێ باشە خۆ عەبدیش هەر وەکو کالاوا بوو ملکی ئەو سەیدەیە ئێمادام ملکی بی چۆن خوای گەورە دەفەرمێت مکاتەبەی لەگەڵ بکە و بیفرۆشە ئەویش حالی شتەکانی ترە بەڵام لێرە کە ئەو ئەمرەی پێدەکا ئەو ئەمرە دەلالەت لەسەر دەبی سنەت بدات تا تەعارض لە نێوان شەریعەتی خوا نەبی چونکە نابی لە شەریعەتی ئیسلام دووشت دژ بە یەک بی کەوابی لێرە ئەوەیان کردووە بە قەرینە لەسەر ئەوەی کەوا ئەو مکاتەبەیە سنەتە نەک واجب بە پێی قەرینەی مولکیەت کە ئینسان حڕە ئازادە لە تەسەڕفکردن لە مالی خۆی جا ئەو سنەتەش بەڕێزان لای جەنابتان معلومە هەمووی وەکو یەکوانیە ئێمە سنەی موئەکەدەمانەیە بەو سنەتانە دەگوترێت کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام بووە لەسەر ئەنجامدانی وەکو نوێژی جەماعات وەکو بانگدان وەکو دوو ڕکعەت سنەتی پێش نوێژی بەیانیان وەکو سنەتی ویتر ئەوانە پێ دەڵێت سنەی موئەکەدە سنەمانەیە غەیر موئەکەدەیە ئەو سنەتانن کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام نەبووە لەسەر وەکو بە ڕۆژبوونی دووشەم و پێنجشەمە 4 ڕکعەت پێش نوێژی عەسر ئەوانە پێ دەڵێت سنەی غەیر موئەکەدە سنە تەشریعمانەیە پێی دەگوترێت سنەی زائیدە یان مستەحەبە ئەویش اقتیداکردن بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە هەموو هەست و کەوتەکانی کو دانیشتیە کو ڕۆیشتیە کو نانی خواردیە لەوانەیە ئێستەیەک ئەو پرسیارە دروستکە بدێ باوەستا یعنی ناخواردنی جوایە بەڵێ ناخواردنی جوایە بڵێ ئەدی باشە یعنی دەست بە دەستی ڕاز نانی بخۆی ئەوە ئەدی سنەت نییە ئێمە دەلێن سنەتە نەک بەوەی بوویتە سنەت کە فعلی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وایە بوویتە سنەت کە پێغەمبەر فەرمانی پێکردینە یا غولام سەمی الله وەکول بیەمینیک وەکول مما یەلیک یعنی فەرمودەی دی هاتیە ئەگەر نا بە شێوازێکی عام هەست و کەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام عەزی لە کام خواردنە لە خۆی چۆن دەڕوا چۆن دادەنیشی ئەتو بڵێ ئەوانە هەمووی سنەتە نا ئەوانە مستەحەبە لۆ زانایان دەڵێن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوە باشترین ئینسان بووە لە ڕووی ڕەوشتەوە ئەخلاقەوە هەموو شتەکان زۆر بە جوانی جێبەجێ بکە لەبەرەوە هەریە ئەو باشترە تاوەکو ئێمە هە لەبەرەوە هەندە سەحابا بوونە ئەوەندە توند بوونە لەو ڕۆوە بۆ نمونە عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر کە دایکمان عایشە دەفەرمێ کەسم بەقەد عەبدوڵای نەبینیە ئیقتیدا بە پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وسەلام تەنانەت لە دووی دەڕۆیشت کە پێی داهاویشت بۆ جێگایەک حەولیدا پێی بکەوتە جێی پێوی ئێخۆ سنەت نییە ینی وای کردی حتا دەلێ جارێکیان لە جێگایەک لەسەر هەست بێتە خوارد هەستبەکەی دەسوڕێنێتەوە دوو ڕکعات نوێژ دەکات دەلێ ئەوە چ بوو وەڵا دەلێ نازانم پێ سەلم وها بینی جارێک یعنی هەموو شتەکان ینی جێبەجێ ئەوە خۆشتێکی باشە بەڵام ئاگامان لێبی لۆ لە ڕووی ئوسولیەوە ئەو شتانە بزانین بەڕێزان بۆ ئەوە
ئێمە گەلە جاروا دەبی موازەناتەیە بین المەصالح لە ئاخری هەرچەندە لە مەقاصدی شریعات ئەوەی بە ورتر باز دەکەین، یعنی شتمانەیە زەروریاتە، شتمانەیە حاجیاتە، هەمانە مەسەل تەحسیناتە، اینجا لەو حاجیاتانە دەرەجاتەیە، لە تەحسینات دەرەجاتەیە، لە ضەروریات دەرەجاتەیە، ئەوە لە ڕوو ئوسولیە و دەی بزانی. يعني ئێستا مەسەل مەقاصدی شریعەتی خوای پێنج زمانەیە بۆ حیفزی دین و نەفس و عقل و نەسل و مال هەیە، لەوانەیە ئەگەر لە ئوسول شارەزا نەبی هەبی پرسیارێکت لێ دەکات دەدگری. مەسەل بۆ نمونە دەڵێ باشە مامۆستا ئەنگۆ دەڵێن یەک لە مەقاصدی شریعەتی خوای گەورە حیفزی نەفسە. ئەدی باشە لۆ خوای گەورە ئەمری بە جیهاد کردیە، یخۆ لە جیهاد نەفس دەفەوتێ. لەوانەیە لە ڕوو ئوسولیەوە شارەزا نەبی لە قسەکە وایە، لەلایەکەوە دەڵێ هاتیە بۆ ئەوە نەفسی ئینسان بپارێزی، لەلایەکی دی ئەفەرمان پێ دەکات غەزا و جیهاد بکە نەفست لەناو دەبەی. ئەلێرە تو چ دەلێی؟ دەڵێی نە ئەمە مەقاصدی شریعەتی خوای گەورەمان بە مەرتەبەیە، دین لە سەرۆی هەمووە، نەفس لە خوارەوەی بیە. ئەگەر تەعاڕوزی نەفس و دین لەگەل یەکدی دروست بوو، ئەلێرە دەبی نەفس بکەین بە قوربانی دین، بۆ چونکە ئەگەر دین هەبوو نەفسەکەش دەپارێزرێ. ڕاستە دە نەفسمان دەڕوا بەڵام هەزار نەفسمان ڕزگار دەبی. ها چەند جوان جواب دەدەیەوە لە ڕوو ئوسولیەوە تێی ئەوە ویدی دەکەی، بەڵام ئەگەر زۆر شارەزا نەبی لەوە جاری وا دەبی لێت تێک دەچی، جاری واش دەبی لەوانەیە ئەوەی خوارەوەکە بینی بکەی بە قوربانی چێ ئەوەی سەرەوەکە، ئەوەش تەبعەن جائیز نییە. یعنی جاری وا دەبی بەتایبەتی چینی گەنجان لەگەڵ ڕێزم لە بۆیان، یعنی ئەگەر زۆر خیبرە و شتی نەبی هەندە جاران لەسەر ئەنجامدانی سونەتێکی زۆر کچکە لە ناو مزگەوت لەوانەیە بەلبەلاک مشکلێکی زۆر گەورە دروست بکە. طبعا ئەوە لە جێگای خۆی نییە، هەر وەکو دەژێڕەوە دەڵێن جارێک دوو کەس خەریک بوو لێک بدەن لەسەر بانگدان، ئەوە دەیگۆ من بانگ دەدەم، ئەوە دەیگۆ من بانگ دەدەم، یعنی بوو بە هەلایەک لەناو مزگەوت ئیمام لەو کاتیاتە مزگەوت تەماشاکی دوا دەکەن، حەولیان دەدا خەڵک لێکیان کەنەوە لێک نەدەبوونەوە، ئیمامەکە لەو لای بە شەخسی سێمی گۆ قامەت بکە، لێیان گەڕێن لەوێ قامەتکەن لە پشتەوە، قامەتیان کرد و دەستی بە جەماعەت کرد و ئەڵڵاهو ئەکبەر. ئەتازە جەماعەت کرا بانگدان و شت نەما، ئەوانیش ناچار بوون واز لە بانگەکەی بینن، هاتین اقتیدایان پێ کرد، دوایەوە گوتیان مامۆستا کە سەلامیان داوە ئەو سونەتە گەورەت لۆ لە دەست مەدا. ئەخر گوتی برام بە لەدەستدانی ئەو سونەتە حرامەکەم دامڕکاند، حرامەکەم لە ناو برد، ئەویش ئەوە بوو شەڕەکەم وەکو بڵێن دامڕکاند و نەمێ شەڕەکە ڕوو بدە. یعنی ئەوە زۆر میمە، ئەوە پێ دەڵێ فەقی موازەنات. المیم ئەوە بزانی لە ڕووی سونەتەوە شتەکان وایە. بين سر حكم السيام كبيد قتري الحرام، حرام عكس واجبه، هو ما طلب الشارع الكف عنه على وجه الحتم والإلزام. أو زاري الشارع دواما اللي دكاد لشتاك إيمال زياتي واجبه لأنزام بدا نالي حرام دلي على وجه الحتم والإلزام خود لي دور بخوا، يعني بيتسواني تيا واجبك. أويش بس زانين أو على وجه الحتم والإلزام، يعني على وجه الحتم والإلزام نيا أويش زاناني علم أصولي فقط سن قواعد شاندانا كأو قاعدانا زاني ببي أو قاعدانا زاني أو اشتا حلالة أو اشتا حرام ياخذنا، هي كمين صيغة النهي المجردة، كل أولا قلتمان الأمر يفيد الوجوب لرشت النهي يفيد التحريم، نهي كردن بلام نهي شي مجرد تەماشا ئاەتە بکەین خوای گەورە کۆمەلە نەهی دەینی کاتە ئەو شتانە هەموو حرامە، نەهیەکانی هیچ قەرینەی لەگەڵدا نییە. ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق ذلكم وصاكم به لعلكم تعقلون. خوای پەروەردیگار دەفەرمێ ولا تقربوا الفواحش، لە فاحشان هەنی زیگ نەبنەوە نەک ئیلا ئەنجام دەدەن، کاتە حرامەکە فاحشە لەبەرەوەی زۆر خەتەرە، هەدەبی جێت لە شایەکەبی لێی دوورکەویەوە. ولا تقربوا الفواحش، جا فاحشە بە هەموو جۆرەکانیوە ئەوەی ئاشکرا بیان ئەوەی بەنهێنی بی. قتل ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق، کاتە ئەوە نەهیە والنهي يفيد التحريم، هیچ ئەوی تریش نییە قەرینەی لەگەڵ دانیە ئیلا لە قەتلەکە تەماشاکە قەرینەی لەگەڵدایە إلا بالحق، يعني ئەگە بەحەق بوو لەو کاتی حرام نابی، بەحەقەی مەسەل قەساسی لێوەرگری ئەوە ئەو کاتی اعتیادی ئەوە حرام نابی. هاتە مەشاکم بەڕێزان چەند مهمە،
چەند جوانەگە ئوسولی فقه بخوێنی شتەکان زۆر ئاسانە هەمووی لە قالب دراوە بێ ئەوەی تووشی هەلە ببی دەزانی چۆن بڕیار بدەیت. خالی دووەمین تەرتیب العقوبەة على الفعل، پێچەوانەی واجبەکە ئەو جارەی سزایشی گەورەت لەسەر ئەگەر کارەکەی ئەنجام بدەیت، کەواتە نیشانەی ئەوەیە ئەنجامدانی ئەو کارە گوناحەشی زۆر گەورەیە. إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا. ئەوانەی مالی یەتیمەکان دەخۆن بە ظلم و ستەمکاری إنما يأكلون في بطونهم نارا، يعني كأنما هل ئێستەوە ئەو خواردنەی کەوا دەخۆنیان ئەو خواردنەوەی دەخۆنەوە و ئاگری دەخۆن، يعني ئاگر دەخۆنەوە کەواتە دیارە زۆر خەتەرە زۆر ترسناکە. اینجا جگە لە ئەوە لە قیامەت و پاشە ڕۆژەش وەسەیەسلەونە سەعیرە جەزان هیچ نییە جگە لە جەهەنەم نەبی، کەواتە ئەو بەڵگەیە لەسەرەوەی مادام سزایەکی ئەوەندە گەورە لەسەر ئەنجامدانی ئەو کارە هاتبوو ئەو کارە حرامە. نشانەی سێم استعمال لفظ يدل على التحريم بمادته، على التحريم بمادته، بەکارینانی وشەک وشەکە خۆی وشەی حرامی لە ناودابی، يعني بۆ حرمت عليكم أمهاتكم وبناتكم، داکتان خوشکتان لێتان حرامە. طبعا لێرە وشەیەک دەبی لە بۆی تەقدیر بکەی حرمت عليكم نكاح أمهاتكم، ئەوە دوای دەخوێنین ئینشاءڵڵا لە قەواعیدە ئوسولیەکان چۆن ئێمە لە دەقەکان حالی ببین، ئایا هەر ڕاستە خۆ دەقەکان بخوینەوە یەکسەر تەرجەمە بکەین حرف بە حرف نەخێر هەمووی وانە، هەندێکیان وایە بە عیبارەت النەسە، بەڵام هەندێکیان بە ئیشارەت النەسە، هەندێک بە اقتضاء النەسە، دەبی هەندێک بە دەلالەت النەسە، ئەوە دەبی ورد بین لەوانە. ئێستا لێرە تەماشا دەکەین ئەو بەڵگەیە ئەو ئاەتە ئەگەر ئەو هالێکی بدەیەوە خەلەت دەردەسی بڵین حرمت عليكم أمهاتكم، دایکتان لێتان حرامە، یعنی دایکم چم لێ حرامە، یعنی ماچم بکە بچمەکنی سەردانی بکەم چیم لێم حرامە نابی. لەبەرەوە دەڵێن ئەو دەقا پێویستی بە زیادەکردنی وشەکە لە بۆی. هذا النص يقتضي أن يضاف مثلا إليه كلمة نكاح أمهاتكم وبناتكم. ئەوە دوای ئینشاءڵڵا دەخوێنین کەواتە لێرە گوتمان مەبەست لێ ئەوەیە لە دەقەکە وشەی حرام بێ، یان وشەی پێچەوانەی حرام کە نەفی الحەلال بڵێ ئەوە حەلال نییە. يا أيها الذين آمنوا لا يحل لكم أن ترثوا النساء كرها، أي أواني كوا إيمان دارن جائز نية إيوا بابلين با توبس خوتان بکەنە میراتگیری مەسە زیاتر ئەو ئافرەتانە بەواتە ئایشی دیکە یان مەسەل ئافرەتەکان مەحرومکەن لە میرات، یعنی ئەوە شتیوانی نییە خۆتان بسەپێن و بڵێن کاکە ئەوە ئافرەت کەیە ئەوەی میراتی ببە، ئەوە من خۆم زیاتر بوومە چ میراتگیری ئەو داکان ئەو بابە بە تەنیا توش ناگرتەوە با بڵێن ئەو میراتە طبعا ئەوەش دیارە حرامە نابی مەحرومیانکەین لە میرات. بابەتێکی زۆر گرین کە لە حرام بەڕێزان لە ڕووی ئوسولیەوە زۆر میمە بزانین، ئەویش ئەوەیە چکە زۆر بابەتی فقی لە سەردا دەمەزرێ. ئێمە دوو جۆرە حراممان هەیە، حرامێکمان هەیە ئەوە هەمووی عولەما متفقن لەسەرە هیچ کێشەمان نییە، پێی دەگوترێ المحرم لذاته وهو ما حكم الشارع بتحريمه ابتداء، وذلك لما اشتمل عليه من مفسدة راجعة إلى ذاته ابتداء كالزنا والسرقة وأكل الميتة وشرب الخمر إلى آخره. دفرمي حرامك معناه بيدا قوتري حرام لخودي خوي، حرام لخودي خوي معناه سيه بالرزان هل السرتا والشارع أو شتى حرام كرديا لبرخ أو شتى خوي بخوي وخرابة خوي بخوي بيسا سزينا له حرامة بڕۆ جگە لە ئەو نەخۆشیانە لێ پەیدا دەبیت، جگە لە ئەوەی ئەوە اختیلاتی نەسەب نازانی ئەو منداڵەیە چێ نییە، جگە لە قەزایە شەرەف و ئەخلاق و تێکدانی کۆمەلگە و بەسەدان زەری هەیە لە خودی خۆی دزی هەل لە خودی خۆی پیسە کابرا 20 ساڵە ئیش دەکات تا دەفتەری پەیداکرد خانێک بێ بکڕی تو بچی بەدە دەقام بیبەی بەخۆش لەمال تەمبەل دانیشتمی، یعنی هە دیارە ئەو مەی خواردنەوە ئارە خواردنەوە بەدەیان نەخۆشی لێ پەیدا دەبی گەورەترین نیعمەت لەدەست دەیکەوە پێ عەقڵە، يعني كوابي ليرا أو بي المحرم لذاته أو هم علماء متفق لسر حرامة، بس حرامي دوامين خلاف لنوان زانان دروز بوا، الروي زاناني أصول قاعدان بودانايا
كقاعدان بودانايا هر مجمع أصولي للروك وتمشاكرديا لبرو فقيها كاتيا رازي بوا بتمشاكردي أو أصولي لو الروا بالرياري لسر أو أساسي دايا أو ترج بالرياري لسر أساسي دايا خلاف لنيوان درز بوا أو إيش بيدا وترى المحرم لغيره. المحرم لغيره معناه يسيب الرزان هو ما يكون مشروعا في الأصل لا أصل واشتكى حلالا بلام واقترن به عارض اقتضى تحريمه أو اشتكى حلالا اشتشي بيسي بي بسراوة أو اشتا بيسا واي لكن لو حلالي ببات در برو حرامي ببا مثل بونو منان يشكردن لسر زاويشي غصب كراو یان ئەرچەندە بێم خۆشیە زۆرە بابەتە باسکەم لەسەر ڕاناوە سین مارە بەجاشی کە زۆر جار باز دەکرێت یان بە ڕۆژی بوونی ڕۆژی جەژن ئەو بابەتە بەڕێزان دوو ڕووی هەیە دوو ڕووەکەی چییە؟ ئەتو نوێژ لەسەر عەردێکی داگیر کراو دەکەی باشە شروعی نوێژ ئەگەر بین تەمەشا بکەین دەست نوێژتە بی ڕوود لە قیبلە بی شمەکت پاک بی ئەو زەویەی نوێژە لە سەرەکەی زەویەشی بە زایران پاک بی دوو گوردەکەدا نەبیتەوە ئەو شروتانەی هەموو لاتەدی بەڵام ئەو زەویەی کە نوێژی لە سەرەکەی داگیر کراوە ئایا ئەو داگیرکردنە کاریگەری بە نەرێنی لەسەر نوێژەکە دەبی وا بکات نوێژەکە جایز نەبیاندا ئەو پرسیارە تەمەشا دەکەین مەسەل حتا با بڵێن ئەو مارە بەجاشەی کە گەلە جاران ئەو باوە لە ناو خەڵکوانەی هەرچەندە بە حەدیسی شاتیە کە حەرامە ئاگامان لێ بی بەڵام بەگە ئەو قاعیدەی لەسەر جێبەجێ بکەین ئەگا بە پێ ئەو قاعیدەی بی دەڵێ مارەکردنەکە ڕاستە لە ئیتیفاقەکەی لە نێوان خوان لە دەرەوەی لەفزەکان دەڵێ بۆ مانگەکە بۆ دوو مانگە نازام بە مەبەستی حەلالکردنەوەی لۆ پیاوی یەکەمەکەیە بەڵام کاتێک مارە بڕینەکە دەکەن بە زایریەکەی تەمەشا دەکەین ژن و مێردە ڕازینە نەختە شێدا دەنێن وەلی ئەمریش ڕازیە شاهیدی شەیە ئێوەش ئەرکانەکانی نیکاح کاتە نیکاحەکە دروستە بە زایریەکەی بەڵام چی پێ بەسرایتەوە ئەو شتە خراپەی پێ بەسرایتەوە کە بەدەیان شێشە و مشکلە بۆ دروست دەکا بۆ ئەوەی مەبەست لە زەواج بۆ هەتاهەتاییە مەبەست لە زەواج بۆ مەوەدە و ڕەحمەیە بۆ سەکینەی نەفسە بۆ پەیداکردنی منداڵە بۆ ینی زۆر حکمەتی زۆر گەورەی لە ناودایە بەڵام ئەو زەواجە و حکمەتانە هیچ لێ نایەتە دی جا ئایا ئەو حکمەتە لە دەستدانی ئەو حکمەتە جوانانە دەکدەمای ئەوەی کە زیاتر ئەو زەواجەیە حەرام بکە ئەوە پرسیارە وەکو باسم کرد بە ڕۆژبوونی ڕۆژی جەژن خۆ ڕۆژوەکە هەر ڕۆژوە لە بەیانی تا ئێوارانەوە نییە هیچیش ناخۆی ناخۆیەوە بەڵام ڕۆژەکە ڕۆژی جەژنە جا لێرە خلاف لە نێوان زانایان دروست بووە جا ئەوە پرسیارە زۆر دەکرێت ینی ئەوە دەڵێ ئایا دەکرێت خانی خۆ بەکرێ بدەم لە بۆ مەسەل ساڵۆنی ئەوە دەڵێ مەسەل جائیزە بچم مەسەل بۆ نمونە لە جێگایەک ئیشکەم ئیشەکە لەوە شتێکی حەرام بەکاربێت ئەگەر تەمەشای خودی ئیشێ ئەو بکەی ئیشێوی حەلالەکە بلۆکی دەگواستەوە پارەکەی بەرامبەر بلۆکەیە بەڵام ئەو ئیشەیە لە بۆ ئەو جێگایە لەوە شتێکی خراپ بە کرێدانی دوکانەکەی کرێە و پارەی وەردەگری و ماڵی خۆتە بەڵام بە ئەو دوکانە لە بۆ شتێکی خراپ بەکارتێ جا زانایان بوتنە دوو بەش لەو بارە بەڕێزان بەشێکیان تەمەشای لایەنی ئەسڵەکەیان کردیە گوتیان مادام ئەسڵەکە دروستە ئەویدیش دروست نییە گونەحبار دەبی بەڵام پارەکەی حەلالە ئەوان تەغلیبی لایەنی ئەسڵەکەیان کردیە لەسەر چێ لەسەرەوەی پێدەبەسرێتەوە بەشێکی دیش لە زانایان گوتیتیان نەخێر ئێمە دەبی تەمەشای نەتیجەی شت بکەین مادام دەرەنجام و نەتیجەکەی خراپ و بۆ گەنبی باش دەکەی دیش حەلالبی ئەو شتێک دەدا لەبەر ئەو دوو بۆچوونە دروست بووە هە لەسەر ئەو ئەساسەشە فقەها خلافیان لە نێوان دروست بووە لەسەر ئەو بابەتە ئەوەی کە دەلێ دروست نییە یعنی بەڕاستی چووکە بەخۆی دائیمەن مەقاصدی شریعەتی خوا گەورە زۆر زۆر میمە ئەمە دەی بزانی شریعەتی خوا گەورە هاتیە بۆ ئەو شتەی کە لە بەرژەوەندی خەڵکە و لابردنی زیان لەسەر خەڵک تەماشای ئەو سێ چوار شتەمان کرد هەمووی زیانی لە ناودایە لە خەڵک اینجا دوایە ئاەتەکان پاڵپشتیوانە بەڕاستی بە قۆترە وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان ما أدى إلى حرام فهو حرام يعني كوابي برزان أو بوتشونا كان بقوتنا أواني كوادا لين جائز نية بلام لسر أو شبابتك بيت خلاف لنيوان
زانانی علمی ئوسول بە نەتیجەوە لە نێوان زانانی علمی فقیش چونکە ئەوان پشت بە قەواعیدەکانی ئەوان دەبەستن ئەوەش گوتمان بزانین ئەو بابەتە دەربارە حەرام. حالەتی چارەمانەیە حکمی چارەم پێ دەڵێت المەکروه. المكروه برانبر سيا برانبر سنة ببيتسوانوا وما طلب الشارع من المكلف تركه لا على وجه الحتم والإلزام. شارع دواما ليدك واز لو كاربينين بلام على وجه الحتم والإلزام نية. أوش بتسد ناسنوا زانان قوتيان دو نشانة مانيان دو قاعدة بويان دانوا يقلوان خودي صيغكا دلالة لسر كراهية بدا. پیغمبر عليه الصلاة والسلام ده فرمه لو فرمایشت الصحيح إمام بخاري ومسلم وما الرواية دكا إن الله كره لكم ثلاثا قيل وقال باشا وإضاعة المال وكثرة السؤال وإضاعة المال وكثرة السؤال ده فرمه خواهي پروردگار سيشتي لبو ايوه مكروه كرديا بخوي لفظ كراهيتي لنا بكارينا قيل وقال يعني قوتي يعني قال زي برتا فإذا هذا قوتي كرا أو هذا زور الذي أشتانا نسن دو إذاعة المال يعني بشتي لا وشي زور أوش مكروها يعني الراس حلالة بلا ما دام بيزناكا أو زور بدك بلو برونا دبيلو باز دي بكار ديني يعني زور سؤال كردن كبني إسرائيل فوتان بزور بسيار كردن يعني إخواني يقولوا قلتي أو تشتوى أو تبقى وخلاص عندنا نينا ونبا كرالو مكروه سيا مكروه دائما نجزول لديو بسي براو حرام الدبا فيش لو حرام لبراو إنسان واز لبيني باشا أو نشانة يكم نشانة دومين أو كانت الصيغة من صيغ النهي وقامت القرينة على صرفها من التحريم إلى الكراهية أوش عين الوكم مندوبك صيغك صيغي نهي بو كواتا بلا إناهيات بو لا إناهية يفيد التحريم بلام قرينك لقلبو لحرام بونوكا دايدا بزان لبوتسي لبو كراهية هر وكو خواهي يورد فرمي يا أيها الذين آمنوا لا تسألوا لا تسألوا والنهي عن أشياء إن تبدى لكم تسؤكم بسيار هذا الشد نكن دواء أو بوتا الروم ببتوا ليه بطاقة دبن بي بطاقة دبن لبرو زور بسيار نكن وكو مثل قوم بني إسرائيل سيلكا حرب بسيار يعني كدوا الأخيرية كنتيجة أخيرية لبوان زور خراب بلام لعيدي كاتا لنفسي آيات خواهي منع ما ناكل بسيار كدنا كات سيدا فرمي وإن تسألوا عنها حين ينزل القرآن تبدى لكم أقا بسيار بكنيش دواك القرآن دادا بزي لبوتان دردك بي بلام لعيدي كات خواهي فرمي عفى الله عنها خواهي ورد ساپوشتان للو بسياران ذكا يعني كواتا بيشي كان قناحتان ناقاتي إقا قناحتي جنقا يشتي يعني حرام نية كاتبوتس مكروه والله غفور حليم كوابي ليرا قرينا أبو نهيكا لحرام برو كراهية ديني عين لا كو لوازم فرز خلاف كبو للزارا ولا نيوان أبو حنيفة وجمهوري لا مكروه جوايا للاي جمهوري علماء مذهب إمام مالك والشافعي وأحمد دو أو دي مانيا مكروه مانيا برانبري حرام مانيا بلام لكراهية للا أبو حنيفة مكروه دكاتا دوبش يشان بيدا قدرين كراهية تحريم يشان يش بيدا قدرين سي كراهية تنزيه أو دليت كراهية تحريم سيا دليت كراهية تحريم أويا شارع داوا يشتكل لي دكا واز لي بينا بحتم إلزام بلام ببلغش الظني نك ببلغش قطعي زاد ليه ما دام بوبا بلقي ظني أو هذا ليه ما هو كراهية تحريم هم مكروه للايك هم حرامة كلا برا حتم إلزامكي كراهة كش لبر بلقي ظنيكي أو ناوي لنا لأنه هردو الآن جمهور دلين با بلقي كالظني جبي ما دام على وجه الحتم والإلزام بلقي الظنية كش صحيحة كواتا أو حرامة كواتا للاي جمهور هنا لنا حرام لا أبو حنيفة دليل درازق الأخوار حرامة ناوي لدى نمسه كراهية تحريم وكو أو فرماشتي كبيرنصم فرمي لا يبيع أو بكنا لا يبيع لا يبيع لا يبيع بعضكم على بيع أخيه باكستان شد نفروش لنا سفروشني براي مع بس يصير سفروشني براي هشتا معاملة كي تواو نكرديا هروانا لا جد ما ركرني جوايا
ولا يخطب أحدكم على خطبة أخيه يعني معاملەکەی تەواو نەکردیە تو پێی دەڵێن بەو نەفرۆشە بە من بفرۆشە من بە گرانتر لێ دەکڕم یان لە من بکڕە بە ئەرزانترت پێ دەفرۆشم ئەوە طبعاً چییە کەرایەی تەحریمە طبعاً کەرایەی تەحریم لە لای جمهور یعنی حرام بەڵام ئەبوو حەنیفە دەڵێت دەرەجەیشی لە خوار حرامە گەورەکە هەیە ئەدی کەرایەی تەنزیه ئەو کەرایەی تەنزیه لە لای جمهور هە مەکروهە هەر ئەوەی تازە باسمان کرد هەر ئەوەیە وهو ما طلب الشارع تركه لا على وجه الحتم كأكل لحوم الخيل للحاجة في الحروب وكو خواردني مثل گۆشتی ئاسب لە حالەتی پێویستی لە کاتی شەڕدا بین سەر بەشی ئەخیر و کۆتایی لە حکمی تەکلیفی بەناونیشانی المباح مباح وەکو باسم کرد بەڕێزان پێناسەی چییە هو ما خير الشارع المكلف بين فعله وتركه مباح ئەوەیە شارع مکەلەفی ئازاد کردووە لە نێوان ئەنجامدانی یان ئەنجام نەدانی کەواتە ئەنجام بدەی یان ئەنجام نەدەین ئەو کارەیە هەر وەکو یەک وایە ئەتۆ گوتمان بەیانی دەچی گەشت دەکەی یان گەشت ناکەی ئەوە نە گوناحت پێ دەکا نە با بڵێم خێرت پێ دەگا نە گوناحت بۆ دەنووسرێ نە خێرت پێ دەگا بەڵام یەک ملاحەزە وەرگرین لە مباح بەڕێزان ئەغلب زاروا دەبی مباح لەسەر حکمەکەی خۆی نامینێ بە پێی مەقسەد و نیەت یان بەرەو واجب و سنەت دەچی یان بەرەو چ دەچی بەرەو حرام و مەسەل مەکروه دەچی چۆن دەلێ یەکەشیە بۆ سەفەر دەکەی بۆ گەشت دەکەی دەڵێ وەڵڵاهی لەبەر ئەوە دەچمە فلان جێگایە مەجموعە گەنجێک لێرێنە ئەسڵەن نە نوێژ دەکەن نەتێنێدەن بزگەوت ئەدی دەعوە واجبە بگاتە ئەوانش چۆن بگاتەوانە ئەمن وا دەچم بۆ قسەی خێریان لێ بکە ئێلەوانەیە ئەو گەشتە لە بۆ ئەو زانایی واجببی لۆ چکە مر بە چاکە و نەی لە خراپە واجبە پێچەوانەوە یەک دەلێ لۆ دەچی ئەو گەشتەی وەڵڵاهی دەلێ ئەوە شوێنەکە شوێنی شای ڕەشبەلەک و نازام چۆ ئەوەی دڵی نەفس پێی خۆشە ئەلێرایە واتمش بۆ هەندە نەزەر نەکەم تاخوا ئەو گەشتەی وی ئەوە حرام هەندێک بینە خوارێ وەڵڵاهی من لە دوور ڕادەوەستم هەرچەندە گوێم لە هەندە گۆرانی وشت دەبی ئەوە مەکروه دەبی ئەگا بچم بەڵکو ئومێد وایە هەندە کەس ببین من دە قسە خێریان لێ بکەم ئەو دەبتە سونەت تەماشاکە بەس ئەکید هەیە گیانیش لە قسەی خێر نابینە ئەو بەرە واجب دەچی لەبەرەوە ئەغلب زاوا دەبی بە نیەت شتی مباح لەسەر مباحیە خۆ کەم دەمینێ بەڵام ئەگە چ نیەتیشت لێ نەینە ئەوە تەوا هیچ نییە و تەوا ئەستا ئەو خواردنە لەبەرەوە حتا یەک لە زانان دەڵێ ئاگاتان لێبی مباح فرسەتێکی زۆر باشە زۆر نیەتی خێر بینن خێر دەڵێ یەک لە دەرکەیدا ئەتو نازانی شیە بڵێ وا خوا دەچم دەڵێ ئەوجە پێشەشی شێ بینە پێشەش نیەتان بینە خوا لە بۆ هەموو لە دەنووسی و لەوانە یەکیش نێتە دی و لەوانە هەر یەک بێتە دی مەسەل بڵێ ئەگەر کابراەک پێویستی بە قسەی خێر یان دە قسەی خێری و دەکەم ئەگەر فەقیرێک بی یارمەتی دەدەم ئەگەر یەک بی بێمە وابی دەیکەم بە میێوان ئەگەر نازع بینە قسام بکە دووا لە ئاخری لەوانەیە بسی بڵێ مالێ فلان کەسێ دەڵێ نەیدە خواحافیز بەڵام ئەو سێ خێرەت هەموو لە بۆ نیسرە زە لەبەرەوە دەڵێ زۆر مهمە لە شتی مباح زۆر نیەتی باش بینە ناو دلت یعنی نیەتی خێر بینە ئینشاڵڵا خوای گەورە خێرەکەت هەموو بۆ دەنووسی هە بە نیەتە باشەکان بەڵام بە مەرجێک جێبەجێ بکەی هاوانێ گەنا وەکو کابرای نەبی هەدەوی زیاتر مەتحی خۆی بکە لەسەر زادە ڕاوەستا بوو ئەوەی سەلامی لێ دەکردێگە فەرموو لە خزمەت دامە بم خەلکیش نەدا دەنگ خوا خێر بنووسی دەڕۆیشتن وڵا قەدەر وارێکە جارێک چقەی نێوڕان بوو یەک زۆر برسی بوو ماندی بوو هەسپەشی پێ بوو وتی فەرموو لە خزمەت دابین دوای سەلاوی کرد گوتی باشە وڵا هەسپەکەی هینا تی هەسپەکەی لە شێ بەستمە و تۆرە لە زوبانم ببەستەوە خۆ من بۆ ئەوەم نەبوو تاوەکو تو بێی یعنی ئەوە نیەتی ئەوەی باش نییە ینی مەسە زیاتر دەبێ ئینسان کاوی بینی نیەتەکەی خێربی نیەتەکەی باش باشە بە سەرعی بەڕێزان چار ئەوی دیکە هەیە لە فسەیە بێ ئەوەی دەزانین حەلالە یەک لەفظ حەلی شەی هەر لەناو دەقەکە حەلال بوون هەبی اليوم أحل لكم الطيبات وطعام الذين أوتوا الكتاب حل لكم وطعامكم حل لهم أو واضحة نفي الإثم أو الجناح أو الحرج بلا حرج لنا ونية إثم لنا ونية جناح لنا ونية أو ديارة فمن اضطر غير باغ ولا عاد فلا إثم عليه أو كاتا حلالة ولا جناح عليكم فيما عرضتم به من خطبة النساء أو أكننتم في أنفسكم ليس على الأعمى حرج أو أنا واضحة
صيغي سيمين جيم التعبير بصيغة الأمر مع القرينة الصارفة من الوجوب إلى الإباحة أو زاري أمر بي بلان قرينك أو اندبا قود بي لواجبون نك إلى بكات السنة يكسر بي توسسه من حلال بون منا زانان دلين أجشتكا لأصلوا مباح بو بلام لبر هندك كاتي يعني لا بهند حالتي بيويز بواجب أدي حالة بيويستيكا قلاتشو كواتا دقريتو وشندر وكو خوشي تسبو حلال بو مثل بون من اخوي يورد فرمي واذا حللتم فاصطادوا يعني دليل اقل طبعا لابد احرام الراو كردن حرامه كذا سياحات يعني عمري لابد احرام بين الراو كردن حرامه زاد بروا اخوي يورد فرمي كلا بن احرام درسون فاصطادوا سيا امره والامر يفيد الوجوب بلام اما بيش او بسنا حج عمره الراو كردن سبو حكمي مباح بو إكواتا دليل دلالة لسر قرانود بو حكم أصلي خوي يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع وانيا فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض كان يوش خلاص برون دكان بكنوا برون معاملة بكن بلام دوای نوێش تو ئازادنی لە خۆت بسیەیشیان نەچێیشێ کەواتە ئەوە مەبەستی لێ بۆ کاتێک حرامم کرد ئەو کوڕین و فرۆشتە کاتی نوێژی جومعەیە کە خلاص بوو ئێوە ئازادن بەواتەی ئەوە تێ لەبەرەوە دەڵێ ئەو قەرینەیە قەرینەی گەڕانەوە بۆ سە ئەسڵی خۆی قەرینەیشی بەقووەتە لە ئەمرەکەی لە وجوبەوە دەکات بە مباح. آخر نیشانەش بەڕێزان استصحاب الإباحة الأصلية للأشياء ئەگەر شتێک حیز بەڵگە و دەلیلی لەسەر نەبوو ئێمە قانونێک و قاعدەیەکی ئوسولیمانەیە بە قاعدەی ئیستصحاب پێ دەگوترێ دەڵێ الأصل في الأشياء الإباحة أصل لشيء حلال بونا هرسنا لمذهب أبو حنيفة قول كذا الأصل في الأشياء الحظر يعني خو لشتي ندر راست بلام زوربي زانان جمهور زانان لقال أوانا كأصل لشيء حلال بونا هو الذي خلق لكم ما في الأرض جميعا ثم استوى إلى السماء فسواهن سبع سماوات بكل شيء عليم دو تبيني هي كتيبة وأنا بدرسي أورم بينم أويا أويا لبو هر بينس حكم لبو الحفو يكم زال لبو حكمي حلالكات كيشتن لبابتي حلالين تبينيك مانه بزانين أقام الليبي حلال بجزء أقام الليبي حلالة بلان بكل نابي بكل يان دبتا حرام يعني هر برو لا شديد دبا ياخذ لوانيها برو شتيشي كراهية يعني برو حكم كان دي دبا شون إما دلين بونو منا جنينات بابلين بونو منا مباحة لنيوان مباحي لنيوان سنة بابلين مباحة باشا أو بجزء مباحة يقلو خو جنينايني إمام نووي سعيد نورسية جنيان نينا ونيا باش أدي دبي خلق بهمود الجنيناينين لا كواتا مباح بكل نابي بجزء يعني أتو مشكلة نية دلين لخو أو خوارني نخو بلا بدبي خوارني شدي بخوي أجنا دمري ولا تلقوا بأيديكم إلى التهلكة أو أقام اللوي بي يعني لبو أنزام دان بأنزام دانيا بوازلهنانش حتى ورزش الرياضة دلين حلال جازا بالربكة أديك الشيان تنبول لها بلعو هو النبي خو هذول توبانة تسيا الكوابي أو مباحة أو ملاحظة ورقي للرؤوس واليوا بجزء مباحة بس بكل يان دبي وازلة نابي وازلة همو بنيان وهمو الأنزام بدي بتركوا بفعلك يك ملاحظة أخيريش دستر هر بينس حكمة برزان أويا أقام لبي أنزام داني أو بينس حكمة لأصلوا دبي على وجه الحزيمة وربقري كدلين يعني واجبة سنة برو زيبا زيبكا لا يلا ما دام سنة مشكلة نية حرام مكروه انك قالك زي ما دام رخصته ما دام مجاليه خليك عندك سيد ما مسافين بين شان اسان اباب اصل لجيان عزيمتك يا نقل رخصتك يا الرخصه لبو شيء لو بكوتوانا لو تنبلانا حاشش زنابتان لو يعني لبو هذا حالتي تايبته
كواتد ليه ما ذكرناه من الأحكام التكليفية تؤخذ على وجه الحزم لو أو هي الأصل، وقد يطرأ عليه ظروف خاصة بلام هند حالتي تايبة تسري أو عزيمة دقوري زاري واد ببرزان أو حالة تايبة يعني حالة شيء آنية زار رددا أو تور رخصة دتواني ورقري مثل زار سفر دكي زار نخوش دبي دتواني بروجي نبي وانيا ومن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وازن عزيمتك دينين برو الرخصة دينين زاري واجد ببرزان لوانيا الرخصة حرام بي مثل بونو من بلي أود جمل بسر تاني دادا بونا فير عام تازه بلي الراكردن حرام شتيواني نية دايب انفروا خفافا وثقالا حر او هي باري قرصة نخوشة فقيرة دولة من دا اختيارات دايب هم برا شتيواني نية فراري جنابي كري اما الشهادة او النصر اللي لا الرخصة ناخوة او هم عزيمة زاري واجد ببرزان الرخصة كواجب دبي يعني مثلا ليت اگر اوش تمر دار بوي نخوي لو انا بمري ناش تمر دار بوك زيانك شي بسيط بيدقيني بخۆ بەڵام لەوانەیە مانەوەی تو زۆر مهم بی لە بۆ مسلمانان ئەوی تروانێ بۆ بژی کەوابی لێرە ئاگامان لێبی ئەو سێ ملاحەزە وەرگرین ئەسڵ لەو پێنج حکمە هەر یەکە و لە شوێنی خۆی بە عەزیمەت وەرگرین نەک ڕوخسەت زاریش دەبێت ڕوخسەتەکە خوای گەورە ئیزنی پێداین زاری وا دەبێت ڕوخسەت مەمنوعە زاری واش دەبی ڕوخسەت واجب دەبی وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين